ناوی من دیران رامان از باز زاگو ساجی خود گرم ام دجمن خاطر ام بیج ناس تکنیانی هو بینی وی ارتق حتی چقاس دبا ام زمان bayrak şeyden elde ne kati و عبیج نکرد و ام هر میدا بیشتر دجمن کشتن جنه کشتن جیانه تا دجمن خو ناس دکن دولت ترک دجمن مایا نیار مایا خوین میشه مایا بسر هلدان جنی جوان امی شدت سرجن دای بکن داگرکاری شدته ورن ام بهابرا داگرکاری دای بکن برزان ساڵتان لەبێم کاتتان باش من پەریتایرم لە ڕادیۆی دەنگی گەلەوە لە بەلجیکا لە بەرنامەژن ئاکتوێل ئەمڕۆ لەگەڵتانە بم لە شوێنی هاوکارم هێلین جودی تەنیا بۆ ئەم هەفتەیە من لە شوێنی هاوکارم هێلین بەرنامەکەتان پێشکەش دەکەم و مژاری ئەم هەفتەیە تایبەت دەبێ بە دوو بابەتی سەرەکی کە ڕۆژەفی ئەم هەفتەیە بوو یەکێک لەوە هەڵبژاردنەکانی شارەوانەکانی تورکیا و باکووری کوردستان و بەشداری کارای ژنان بوو لەو هەڵبژاردنەدا و هاوکات مژاری دووهەمیش ڕۆژبوونی ڕێبەر ئۆجەلان و کاریگەری لەسەر ژنان سیاست و فکری فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان لەسەر ژنان تا چەند کاریگەریەکی گەورەی هەبووە لەسەر خۆپێگەاندنی ژنان ئەم دوو مژارە لەگەڵ دوو کەسایەتی جیاوازدا گفتوگۆی لەسەر دەکەین سیوێکی ئەم مانگە 20مین خولی هەڵبژاردن بۆ شارەوانەکانی تورکیا و باکووری کوردستان ئەنجامدرا کە تێیدا 61,441,881 کەس مافی دەنگدانیان هەبوو 36 پارتی سیاسی کێبڕکیان کرد لەسەر بردنەوەی سەرۆکی 30 گەورە شارەوانی سەرۆکی شارەوانی 51 پارێزگا و سەرۆکی شارەوانی 1393 قەزا و 53,000 مختاری گوند و گەڕەک و ئەندامانی ئەنجومەنی پیراندا لە هەڵبژاردننی شارەوانیەکاندا ڕێژەی دەنگدەرانی ژن لە 50.59 بووە بە گوێرەی پرسەنامەیەک کۆتایی ژنان لە هیچ کام لە هەڵبژاردنەکانی شارەوانی و پەرلەمانی تورکیادا بوونی نییە هاوکات شتێک نییە بە ناوی تەرخانکردنی کورسی کۆتا بۆ پێکاتی نەتەوەی و ئاینی و ئاینزاکان تەنانەت ڕێگە نادرێت بە پارتە سیاسەکانی سەر بۆ پێکاتانەش کە ناسنام و سمبولی نەتەوەی و ئاینی بە پاشگیری ناوەکانیشیانەوە هەبێ با بزانێکین تا چەند هەڵبژاردننی تورکیا و باکووری کوردستان هەڵبژاردننی شارەوانەکان ئەنجامەکەی لەلایەن ژنانەوە ئەنجامێکی ئەرێنی بووە ئەم مژارە لەگەڵ ئامینەکارە بەڕێوبەری مەتواتفەت فدراسیۆنی زیندانیانی سیاسی گفتوگۆ دەکەین خات و ئامینە سڵاوت لەبێم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی پاسخۆش ئەم کی خۆشبوون ji ber ku tevlîbûna ji bo tevlîbûn kirin ji bo programa xwe dengê me giştin gel em spas dikim باشە سپاس بۆ جەنابە جارێکی دیکە خات و ئامینە دەمەوێ وەکو سەرۆکی فدراسیۆنی زیندانیانی سیاسی سەرەتا پێم بڵێ کە سیوێکی ئەم مانگە هەڵبژاردننی شارەوانەکانی تورکیا و باکووری کوردستان بەڕێوەچوو ژمارێکی باشی ژن لە ناواندا بەشدار بوون دەخوازم بزانم ئێوە شێوازی هەڵبژاردنتان چۆن نرخان ئەنجامەکەی بە تایبەتی لەلایەن ژنانەوە پێچەوە بوو ویچە ئەمژی بە وەکێکی مێژی هەڵبژاردنی شۆپان پڕ گەرمایکی کورتە هەبوو ئالیەک و gelip ku raya ku dedan dem partî lê belê AKP mesela agayî ku me ji gunda girt AKP kes mesela digund piçûkin ji ber ku piçûkin zanî kî dedekî gotin kî AKP nehatine ser sandika moralê wan ne baş e nerazîbûna wan zêde heye û jî lê belê dem partî tevlîbûna wan moral û motivê wan pir xurt bû desterî da jin daha xurt bû tevlîbûnê wan salê dawî daha pir mere zilam nedîştin jin were raya xwe bikar bîne wan dê levan de bikardaniya lê belê me îje şopan mêr raya jina bikar nanî jin wî mafê xwe bikar hanîn wî hêlê de te piskirekî jî derneket
يعني كيف كشيكي هلا لو يجا دوس آگاهی دابونا هل بجارتنه به چه شکل درباس بویه پر هزکی مزن پر مردار کی مزن یعنی جی کی بینا لآمده جی کی بینا آفیس ترافیک ختمی بود شبه پیشتا پاشتا نده چون هر چی وره بود ده گرانی لآفیس ختمی بود ام بجن کی پر چو شکل مزن وکا میتینگ در باس بود ویچه گل به حسیا کی به AKP tek چویه یعنی پر کیف کشه کی باش در باس بود تو یک نگوت بود آفیس پیروز کرن هی خوش خون بر یعنی گوش خو آماده کنو تدگو خیانی پیشی ده هاتی آماده کن لیبالی تو تشکی ور نبو مجی یعنی دشو باندن حتی همجی شبل نافچه آدم پارتی باجر یعنی شهر بود تو آگاهی که نتا بود لیبالی وقت میتینگ که در باس بود هاو یعنی شهر نافچه ویتنه جینه به نافچه گشتی وقت میتینگ که تو یکی جوان نگود برزبایی هی لگل کو عابد بود بر نافچه پارتی دم پارتی پیروز بود کرد او جوش هنا دوام جده که وکی مزانن سری دادوانه ده هاو وان تاني جنبو يعني أرماج بگشتی را يعني تیسا تسلیم AKP بکن ایجا دها به دست AKP وقت دها بخیز بکن ایجا بقایم نه وقت بینای به جناب قایم کتی پیس بویه ام وین ندم پیشی ایجا ام تسلیم سانکی ام يعني بیا حیلکی کردها مزدن جه ایکو تیدا درکتی نادی وی تیدم پارتی بطال دکی بیل سبب تیدا دست AKP وقت بینا که بیجه استدیده یک بجی وقت مشروعیت کی وی هی ورد دده شوپاندن لیبالی گل دوی هشیاری دبو که وان کرنازی وان لیسته که وان قرش جوان را سری نتواندن سری لیک را کرن برسته واندان لوانه گل به سرکفتی به سرکفت لیبالی یعنی هاو وان تنجی نبو بگشتی یعنی هاو وان ها پردنگ درتنس بگشتی لیبالی بگشتی جی هنا جی گل هم بجن لوانه کف خوش کر هنکی تشت برسف گرد لی هنا هم زانن او ریسکین در باس نبوی لیبالی گل جی وی ریسکی دبینه این دوی هشیاری ده این خاتو آمینه باشا خاتو آمینه اگر لمن بپرسید وەکو ڕۆژنامەوانێک وەکوەی کە ساڵانێکی زۆر لە ناو باشووری کوردستانە کار و خەباتم کردووە بە من بڵێ ئاستەنگی هەیە بۆ هاتنە پێشەوەی ژن لە کای سیاسی لە ڕۆژنامەوانی من بێشک پێ دەبێژم بەڵێ دەخوازم بە من بەڵام ڕەوشی باکووری کوردستان جودایە ئایا لە باکووری کوردستانیش ئاستەنگی بۆ ژن هەیە لە ڕووی کار و خەباتی سیاسیەوە بله او استنگ هیه بیچاره خوب کار هنی مجبور راگو پیشی دا مثلا اپراسیون جنا تکرنه چما اپراسیون جنا را تکرن سری دا دبیجی کی اک جن خبات نک زلام جن کان خبات بک بیچاره هم بیجی کی تدری بردر گل بیش جن به میرا نبسه جن مالف دکشین خو ناقص دریدک دویچه جن بوار هب که خوش تبه بوار صحبت که چه هب چه تنبه بوار پارده که دیبلی یعنی بیا دولت ترک جیزانه AKP جیزانه کی کویچه جناج خباتا بکشین وقت به جکی میشه دکبر زلام جی دکبر بالای جبر بیاوی ام بیجم چند جارا صرف به جنا تنرا اپراسیون دکر ام بیجم کویچه میتینگ دبه چه خبات جنا ام بیجم جن دارم میتینگ دول کی آوی دستواندانه مثلا یا پر بالکش جمرات یعنی کی نوان سر جنا یا نشان دست جبر بیاوی میناک ددم آوا دول کی که دست جنا دا دبی ندبی که تقابل وی سر راکی این در باسنده بود اما امیره را نبیشه چما دبیجی که براجن تی ببستد به برادر که یعنی ویا کینا کو جنرا چخاستا خورت ویا نشان لوما مویا مینا دا
gelek zor zahmetiyan bêjin ki aqasa eriş ser jina têkirine bigiştî bi ser jina têkirine jin wî çê dengê xwe derdixînin wî çê ji hev re xwe dîtî derdikevin ji kum peyama İstanbulê hat betalkirin ev ya jî heta AKP tenêjî ne heta ittifaqî qirêj hat betalkirin ser jina çawasta maqtuwan bin pêk bikin ser wiya wê ittifaqa kirin em bang jina dikin yani o bawerin ki jin jî bi vî hêjarî û daha jî dengê bixurt mere bêje ittifaqa xwe ser mafê jina pêk kirin tişkî qirêje aqasa erîş ser jina tê herro mere li îstatîstîka meze dike herro jin tarafê zelama da tê kuştin ya ji siyasetê cuda mere nikane bifikire ev tişkî pir zor û zehmetî û hele jin bî û siyasetmedar bî ya pir çiqasa daha eriş serte têkirine ya ji kum nîşan dide em bêjin dawê wan dozê wan ser avîtina mala wan hele li wî jin çalekî dikin daxuyanî didin çiqasa zor û zehmetî em bêjin gel mesela pirê polis dorpêş dikin jina wî çê daxuyanî dide gel bêjî ki wî çê ew ku li wê derî de derbas dide dengê gel baş بەڵام ئەزانی ئامینە خان شتێکی پێ بڵێم بۆ من زۆر جێگەی سەرنجە من زۆر جێگەی سەرنجە ئەزانی یعنی لە دنیاە زۆر جێگەی شانازێ بۆی کە ژنی کورد زۆر ئازان بەڵام ژنانی باکووری کوردستان و ژنانی ڕۆژئاوای کوردستان دەیان جارتر ئازاترن لە ژنی پارچەکانی دیکە دەمەوێت بپرسم جەناب وەکو سەرۆکی فدراسیۆنی زیندانیانی سیاسی بەڕێوەبەری مەتواتفەت ئامارێکتان لە بەردەسا هەیە ئێستا بە کۆی گشتی چقاس ژن هی سیاسەتمەدار و پەرلەمانتار ڕۆژنامەوان لە زیندانەکانی تورکیانە و ئێوە چیتان کردووە بە تایبەتی بۆ سەربەستبوونی وان لەگەڵ ئەم هەڵبژاردنەدا چی دەکەن یاخود وەکی وەژی گۆش و مەسەلا gelek em bêjin ki hevserokê şaretberî em bêjin gulter qişana wek sembolekî hevserokê HDP em bêjin Sürhedîn Demirtaş û fîgehên yüksek dav em bêjin ki TTQ hevserokê wî Leyla Güven em bêjin ki hevserokê têja Leyla ji vê derî yani bana wek sembolê min ku ama her qadê da jin çi qisa tên pêkkirin mavê wan ji war erîş têkirine di zindanê da em bêjin Gulten Qişana hevserokê Amedê bû ceza wî jî qediyaye wek rehîn di wir da tê girtin sembolê gel aslında bana wek rolekî ji bo gelê serî da tam Kurd serî da ji bo gelê Kurd be ama mafê jina tu wî çê diparêzê te mafê gelê Kurtenê nav jinê gelê Kurtenê nabêje mafê jinê cîhanê gelê cîhanê da jî tê parvekirine bi rêya çapemenî yani ji bo ki jin xurt bibin ev wî çê asteng ji van jina re evê ku helele tê naskirin tê kirin ji mafê jinê cîhanê gişa re mafê wan tê kirin yani gerekî ji ber vî alvê mafê jinê cîhanê bixwe jî ev jinê ku Kurd siyasetmedar dibe çapemenî dibe bi wan re dest bi dest bikî ew wî çê ji wan azad bibiste ji van zor zehmetî jî jin jî azad bibe hejmara wan tim tê guhertin mesela em bêjin ki qasê salkî berê em bêjin jin hatin berdanê çar jinê çapemenî çar rahat bû girtinê û tu tişkî jî ser wan tune bû doza awil da mehkema awil da hatin berdan rêvelê salkî derbas bû hêna mehkema wan bû ev yani çiqasa em bêjin ki wî çê tişkî tune bişe û zanin em zanin çiqasa siyasetmedar helele jin tên hedef nîşan kirin û hejmara vana jî her tim tê guhertin ji ber ku em bêjin carkî de operasyon dikir ji ber ku tişkî kinê carkî de dikinê hejmar çi zêde dibe wî çê doza wan awil dibe tên berdan yani hejmarê wan jî pir zêde
هلا اوی که دوزی وان دوام دکن گرتگاه داننه یا جمعیش گرتگاه هاتن بردان اما ای دوزی وان دوام دکن پرزیدهیه وانا پرزیدن دوازن که aslında bir mesaj edildiğinde bir şey ki doza ey vak çarlaki ne tabii çarlaki ne bilmem ama dozayı mahkemeyi دوسیوی وکیلی دیده باشه خاتو امین ژمارەیەکی زۆر لە ژنان ژمارەیەکی زۆر لە ژنان لە زیندانەکانە باری تەندروستیان ناجێگیرە دەخوازم بزانم ژمارەیەکی زۆر لە ژنان لە زیندانەکانە باری تەندروستیان ناجێگیرە ئێوە چۆن هەوڵی ئەوە دەدەن کە چارەسەری پێویستیان بۆ بکرێ یاخود چی دەکەن بۆ ئەوەی هەندێکیان شوێنیان خراپە لە ناو زیندانەکانە ئەو ژنانە شوێنێکی باشتر یعنی زیندان کۆی شتێکی وەکو یەکە بەڵام خراپ و خراپترینیشانە هەیە وەکو شوێن و مەکانی زیندان ئێوە چۆن ئەم کۆنتاکتێکتان دروست کردووە بۆ ئەوەی کە لە ڕووی تەندروستی و ئاگاتان لێیان بێت یا تشتێک و وەنزانم بەسە گرتیگەها دەندرێ گرتیگەهدا لێبەلێ مافکی تورکیە نادن دەرنەکە حتا نادن پارێزا ژی ji bo kî mevekîlê ku biparêzin bêjin kî her vekîl helal ê dernekê bi hane her hew ê dernekê tenê nabe ê her avqa jî kanê her mevekîl re jî hevdîtin bike lêbelê em bêjin kî avukatê wan bi mesela جی بخوشی افقات من بساله افقات من لافقات مرا دوز بخو فکرن چما کی جمرا افقاتی کری و دبیجی کی örgütte sabah dayta dibêjî ki her falan kesê bibîne halbuki min gotî ki dosya min awil leşkum nebûye dosyayê dinê da min bi xwe wî vekalet dayî du revekî dinê dozê küçük ve bîye parastina min kiriye çawa yani dibikî ji parêzêra min re jî doz tê vekirin ew ya mînake ez ê xwe didim min bi xwe jiyan kiriye zim lêbelê parêzêra hejmarê parêzerê ku ji ber bîya wê ji ber ku kesa derin dibînin doz li wan jî vekirin yani naxwezin ki parêzer ji va girtiye siyasî re xwedîtî jî derkevin peki yekî ku dibêjî ya Tirkiyeyê de gotin ki dibêjî ki Kurda yaxinlaşan da yanar yani ê ku nêzê Kurda tê jî dişewîte em bêjin ki parêzer dibe em bêjin ki dernek dibin em bêjin ki wekî dinê siyasetmedar dibe akademisyen dibe zanî wekî ki barış akademisyenî ew jî doz ji wan re jî hat vekirin yani nêzekî helala em bêjin siyasetê Kurd dibin kî nêzê wan were ew jî dişewitin ji wan re jî doz vere dikin زۆر زەحمەتیە ji wan re jî derdixîne دنیاک سپاس دەکەم ئەمینەکارە پەروەبەری مەتواتفەت فدراسیۆنی زیندانیانی سیاسی بۆی کە لەگەڵمان بووی ڕۆژێکی خۆشتان هەبێت من هەر هەبێ سپاس دەکەم ji bo ku dengê me gihiştan gel em spas dikim سپاس بۆ جەنابەت ڕۆژێکی خۆشتان هەبێت جارێکی دیکە بەڕێزان دوێنێ چواری نیسان ڕۆژبوونی ڕێبەر ئۆجەلان بوو بۆ زۆرێک لە ئازادی خوازان لەو ڕۆژەدا نەمام دەچێنرێت پامی جیاوازیانە بێ ڕۆناک مەجید ئەندامی تەلگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانیش باسی لەو کرد کە پیرۆزبایی سا ڕۆژبوونی ڕێبەر ئۆجەلان دەکە و پیرۆزی بە و هەموو گەلی کورد و ڕێبەرا بوو کە زیاتر لە 3 ساڵە لە گۆشەگیری توندایە
ئەم لەدایکبوونەوەی کردو کە لەدایکبوونێکی جیاواز بێکارەوە ئەوش لەدایکبوونی فکرێک و فەلسەفەیەکە کە بۆ ئازادی ژن و گەلی کوردستان هاتۆتە بۆن. سەرەتا ڕۆژبوونی یاخودە دایکبوونی ڕێبەرەوە جەران پیرۆز بێ لە هەموو گەلی کورد، پیرۆز بێ لە ڕێبەراپۆ کە زیاتر لە 3 ساڵە لە گۆشەگیریەکی چڕدایە. هەڵبەتە ئێمە ئازانین کە مەسەلەی لەدایکبوونی ڕێبەرەوە جەران لە چواری با بڵێن لە چواری چواردا لەدایکبوونێکی بایۆلۆجیە یاخۆ لەدایکبوونێکی فیسیۆلۆجیە، بۆیە ئەم لەدایکبوونە بۆ هۆکاری ئەوەی کە لەدایکبوونێکی جیاواز بێتە ئاراوە، ئەویش لەدایکبوونی فکرێکە فەلسەفەیەکە کە بۆ ئازادی ژن و ئازادی گەلی کوردستان هاتۆتە ئاراوە. هەڵبەتە پێش ئەوەی کە با بڵێن ڕێبەرەوە جەران فکر و فەلسەفەی ئازادی کۆمەڵگا ئازادی ژن بێنێتە ئاراوە، گەلی کورد لە باکووری کوردستان لە دۆخێکی پڕ خراپدا بوو، لە دۆخێکا بوو کە گۆشەگیری یاخود لە دۆخی توانەوەیە بوو، توانەوەیەکی کللتوری زمان، توانەوەیەکی ڕەگەزنامە لە هەموو جۆرەکانی توانەوە بەسەر گەلی کووردا ئەچەسپێنرە. تەنانەت گۆڕێک یاخود لەو کاتەی با بڵێن دەوڵەتی تورکیا کە گۆڕێک دروستەکان بە ناوی گۆڕی کورد کە لە چیای ئاگرینە ئەنجامێدەن کە بە سەد دروستیان کردووە، ئەویش مانای ئەو بوو کە کورد بوونی نییە و کورد لە هیچ جێگایەکە بوونی نییە. بۆیە سیرەکەین لەگەڵ لەدایکبوونی ڕێبەرەوە جەرانە و دوای ئەوە لەدایکبوونی هزرێکی جیاواز، بیرکردنەوەیکی جیاواز کە لە کاتی یەکەم دانیشتن یاخود یەکەم کۆبوونەوەیە لەگەڵ 4 هاوڕێی تریا کە ئەڵێ کوردستان داگیرکراوە. هەڵبەتە ئەمە بۆ لەدایکبوونێکی نوێی گەلی کوردە لە باکووری کوردستان. ئەویش تەنانەت هەندێک کەس ئەیانوت کە کورد وەکودارێکی وشک وایە سەوز نابێ، بەڵام ئەو بە ئیسراری خۆی، بە ئیسراری هاوڕێکانی، بە فکر و فەلسەفەیەکی جیاواز، بە هەڵمەتێکی جیاواز بۆ زیندووکردنەوەی جارێکی تر گەلی کورد لە باکووری کوردستان. بۆیە لەدایکبوونی ڕێبەرەوە جەران لەدایکبوونێکە بۆ ئاشتی و ئارامی و هێنانەدی دیموکراسیەت لە هەموو جیهان بۆ مرۆڤایەتیش. بەڵێ بەڕێزان، لە سلێمانیشەوە دوێنێ چەندین نەمام چێنرا، چەندین سیمینار کرا بۆ ژنان. هەمیشە باسلەوە دەکەن کە بە فکر و فەلسەفەی ڕێبەر ئاپۆ خۆیان پێگەیاندووە. پێم خۆشە ئەم ژارە لەگەڵ ئاڵا ئەبوبەکر ئەندامی ڕۆژاک گفتوگۆ بکەم. ئاڵاخان سڵاوت لەبێ، ئەم کاتت باش. سپاس بۆی کە میوانی ڕادیۆی دەنگی گەلی. زۆر سپاس بۆ ئێوە، سڵاو لە ئێوەش، سپاسی ئەم دەرفەتاکەم. ئاڵاخان دەمەوێت پێمان بڵێ ئێوە دوێنێ چۆن 4 نیسانتان پیرۆز کرد و بۆچیش پیرۆستان کردووە؟ بەڵێ گیان 4 نیسان ڕۆژبوونی سەرۆکایەتیە. ژنان بە شێوەیەکی بەرچاو بە شێوەیەکی بەرفراون بەشداریان لە پیرۆزکردنی ڕۆژبوونی سەرۆکایەتی کردووە، چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵاتیش. بۆ ئەوەی بۆچی پیرۆزی دەکەین وەکو ئێمە وەکو ژن بۆچی پیرۆزیەکەین، چونکە ڕێبەرتی ژنانی هۆشیار کرد، ڕێگەی ئازادی نیشاندا و ئەم ساڵیش وەکو هەموو ساڵێک ژنان پێشەنگی لە هەموو چالاکیەکانی ڕێبەرتیان کرد بۆ ڕۆژبوونی سەرۆکایەتی. ژنان پێشەنگی هەموو چالاکیەکانیان کردو، چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵات. بەڵێگیان باشە. ئاڵاخان، هەمیشە دروشمێکمان گوێ لێ بێ کە دەڵێن بێ سەرۆک ژیان نابێ. ئەمە بزانێکم مەبەست لەم دروشمە چییە؟ بەڵێ گیان سەرۆک لەبەر ئەوەی ئێمە واتای ژیانی خۆمان وەکو ژن واتای ژیانی خۆمان بە ژیانی ڕێبەرتیەوە فێر بووینە. لەبەرەوە هۆکارە بوونی ڕێبەرتی وەک بەردەوامکردنی ئازادی خۆمان دەبینین کە ڕێبەرتی ڕێگی ئازادیەکی ڕەهای بە ژنان نیشان داوە و نەک ئەم ئازادی لەم ڕۆژانە ئازادیەکی ساختە بە ژنان نیشان ئەدەن و بەلا ڕێبردنی ژنان و
بەرکوتکردن و بە کۆیلەکردنی ژنانە لەبەر ئەوە بەردەوامی ڕێبەرتی و بەردەوامی فکر و فەلسەفەی ڕێبەرتی وەکو ژن بۆ ئێمە پێشەنگایەتی فکر و فەلسەفەی ڕێبەرتی و بەردەوامکردنی ئازادی لەوەیە ئەبینینەوە. باشە ئێوە وەکو ئەندامی ڕەژاک چۆن هەوڵتان داوە پەیامەکانی ڕێبەرۆجەلان لە باشووری کوردستانە بڵاو بکەنەوە؟ بەڵێ گیان بۆ پەیامەکانی ڕێبەرتی وەکو ڕێبەرتی خۆی لە سەرەتاوە ئێمە هەوڵ و تێکۆشانمان ئەوەیە کە فکر و فەلسەفەی ڕێبەرتی بڵاو بکرێتەوە کە ڕێبەرتی لە سەرەتاوە قودرەتی خۆی ئەو هێز و توانایی خۆی لە دایکیەوە وەرگرتووە هەر لە مناڵیەوە دژی ئەو کولتور و دابوونەریت و کۆمەڵگەیە وەستاوەتەوە کە ژنی بندەست کردووە ڕێبەرتی خۆی دایکی وەکو خوداوەندێک بینیوە کە خوداوەندێک ئەو هەموو هێز و قودرەتەی هەبێ کە بەڵام بەهۆی دابوونەریت و کولتور و کۆمەڵگەوە ئەو هێز و قودرەتە بندەست کراوە و ناچار کراوە کە خێزان و ماڵ و مناڵی خۆی بەڕێوە بەرێ و ئەو هێز و قودرەتی کە لە ژنا ئەیبینێ کە لە دایکی ئەیبینێ بندەست کراوە بە هەموو شێوەیەک دژی ئەو کولتور و دابوونەریتە ئەوەستێتەوە یان ئەو کاتێک منداڵ بووە خوشکەکەی بە زۆری ئەدرێ بەشوو تەمەنێکی مناڵی هەبووە خوشکەکەی ئەدرێ بەشوو لە بەرامبەری ئەو زەواجی خوشکەکەیە دووسێ فەردەگەنمی بۆ ماڵی باوکی دێنن بەڕاستی ڕێبەرتی ئەم بیر و بۆچوونە ئەم دابوونەریتی زۆر لەلا زەحمەت بووە و دژی وەستاوەتەوە یان کاتێک منداڵ بووە لە منداڵیە هاوڕەیەکی کچی هەبووە لە کۆڵان یاریان کردووە ڕۆژێک دەرگای هاوڕێکەیەدا ئاڵاخان باوەڕەکەم من وەڵامم دەست نەکە و جارێکی دیکە دووبارەیەکەمەوە دەڵێم ڕەژاک چۆن هەوڵی داوە لە باشووری کوردستانە پەیامەکانی ڕێبەرۆجەلان بڵاو کاتەوە چونکە ڕاستگۆ بم لەگەڵت لاوازیەکی زۆر لە کار و چالاکیەکانی ڕەژاک لە باشووری کوردستانە بە تایبەتی لە ناو سلێمانیا هەیە بەوەی کە وەکو پێویست کار لەسەر مژارانە ناکەن هۆکارەکەی چێ ئایا ڕێگریە یاخود لاوازی کار و خەباتی ڕەژاک خۆیەتی؟ بەڵێ وڵایی ئێمە وەکو ڕەژاک کار و چالاکیەکانمان بەپی پێویست هەوڵەدەین کار و چالاکیەکانمان فکری ڕێبەر ئاپۆ بگەێنین بەگەل بەڵام وەکو ڕێگیری و ئاستەنگی دروست ئەکرێ و ڕێگیری زۆرە بۆی ئێمە نەتوانین ئەم فکر و فەلسەفەیە بڵاو بکەینەوە لە ناو ژنانە ئیتر ئاستەنگیەکانیش ببەرچاوی هەموو کەسێکەوە دیارە کە چۆن ئاستەنگی ئەکرێ بۆ ئێمەی ڕێکخراوی ژنان کە چۆن ئەو ڕێگریانە و ئەو ئاستەنگیانە هەیە بەڵام ئێمە وەکو پێویست ئێمە هەر چەندێ هەوڵمان دابێ وەکو پێویست کار و چالاکیەکانمان کردووە و بە بەرچاوی هەموو کەسێکەوە بەڵام وەکو ڕێگیری و ئاستەنگیشمان لە بەرامبەرا زۆر ئەکرێ. ئەتوانی پێمان بڵێ ڕێگریەکان چین؟ واللهی ئیتر ڕێگیری لە هەموو ژارێکە وەکو ڕێگیری بۆ ناساندنی بۆ ئازادی ژن و بۆ خۆناساندنی ژن ئەوە ئاستەنگی ئەکرێ. باشە پێمان بڵێ ڕەژاک دوێنێ چی کرد؟ ئێوە ژنەمامتان چاند لە سلێمانی و لە دەوروبەری سلێمانی و لە گوند و قەزا و ناحیەکاندا بۆ هەمان مژار؟ بەڵێ چالاکیمان کردوون چالاکی نمام ناشتنمان کرد و پیرۆزباییمان کرد و ئاهەنگمان بەڕێوە برد و ئێوارە خوانێکیشمان ئامادە کرد بۆ ئەو کۆمەڵە کەسی و کۆبوو بوونەوە ئەو چالاکیانەمان بەڕێوە برد. ئێوە هەوڵتان داوە یاخود بڵێم بە تایبەتی لە 4 نیساندا لە کۆمەڵە مژاری دیکەی تایبەت بە پرسی ژناندا جگە لە ئەندام و لایەنگران خەڵکی مەدەنی و ئاسایی بەشدارکەن بۆ ئەوەی کە بەم فکرە ئاشنا ببن؟
بەڵێ ئێمە هەر کار و چالاکیەک کە ئەنجامی دەین نەک بۆ 4 نیسان بۆ 8 مارس بۆ هەموو چالاکیەکانمان هاتنمان بۆ هەمووانە ینی هەر کەسێ بێ بەشدار بێ ئەتوانێ بەشدار بێ و بانگهێشتی زۆر ئافرەتی دەرەوەی خۆمانیش ئەەکەین و ئامادەبوونیشیان مای شانازیمانە و ئەوە نەبێ بەس ئێمە کار و چالاکیەکانمان لەناو خۆمان و ئەو ژنانەی دەور و پشتی خۆمان بکەین بۆ هەموو کەسێک و بانگهێشتی هەموو لایەکمان کردووە. پامی ڕۆژاک چییە لە 4 نیسان و لە ئەمڕۆ بەدواوە بۆ ژنان؟ وەڵی پەیامی ڕۆژاک و ئازادکردنی ئازادبوونی ژنە ژن ئازادیەکی پێویست بێ ئازادیەکی ڕەها پێویستی بە ئازادیەکی ڕەهایە نەکرد ئەم ئازادی ئەمڕۆ کە ئازادیەکی بەس تەنها بۆ بە کۆی لێکردن و بندەستکردنی ژنانە ینی لێکۆڵین بکە ژن لێکۆڵین بکە بۆەوەی ئەو ئازادیانی وا بەدەستی بێنێ چ ئازادیەکە ئێمە بۆ ئازادی خۆمان 5 مەبدە ئەمان هەیە وڵات پارێزیە فکری ئازادە ئیرادی ئازادە تێکۆشانە بۆ ئازادی بەڕێخستنکردنە و ئەتیک و ئەستەتیکە ئەتیک وادە ئەخلاق و ئەستەتیک جوانی یعنی ئەم 5 مەبدە ڕووناکیە بۆ ئەوەی خۆمان بگەێنینە ئازادی و سەرکەوتن و ئەم مەبدەانەشمان ڕێبەر ئاپۆ بۆ ئێمە ژنانی کردووە بە دیاری ئەگەر ژنان لەسەر ئەم 5 مەبدە بچن بەڕێوە ئەو ئەگەن بە ئازادیەکی ڕەها. سپاس دەکەم ئاڵا ئەبوبەکر ئەندامی ڕۆژاک لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ جەنابەت ڕۆژێکی خۆشتان هەبێت. زۆر سپاس بۆ ئێوەش پیرۆزبایی خۆمان ئاراستەی پیرۆزبایی لەدایکبوونی سەرۆکایەتی لە خۆمان و لە گەلی کورد و هەموو گەلی ئازادی خواز دەکەین و هەموو زۆر سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ جەنابەت جارێکی دیکە. بەڕێزان ژن ئاکتۆر لەم هەفتێتان پێشکەش کرا.